لانا شێوەکارێکی ناوچەی هەورامانە. لە فستیڤاڵ و بۆنەکانی هەورامان بە نمایشکردنی کارە هونەریەکانی بەشداری دەکات. ئەو دەڵێت گرنگەهانی زیاتری خانمان بدرێت تا تواناکانی خۆیان بخەن ڕوو. دەرفەتێکی باشە کە کچانی خۆمان کچانی کوردستان کە بەشداری بکەن ئەم هەلە بقۆزنەوە لە هەموو شوێنەکە بۆ نمونە بەشداری بکەن لە فستیڤاڵەکانە بەشداری بکەن لە هەنێ شتا کە شمولی ئەوان بکایان هەموو توانەکانی خۆیان بخەنە گەڕ کە توانەکانیان پیشانی هاوڵاتیان بن. خانمانی شەوەکار خوێندنی ئەکادیمیان لە بواری هونەردا کردووەتە دەرفەتێک تا بتوانن بە شێوازێکی زانستی تابلۆ و پرۆژە هونەریەکانیان ئامادە بکەن. هەنێکیان کاری داڕشتنن، هەنێکیان کاری ڕۆژانی خۆمانەکە لە پەیمانگا کردومانە و بەنسبەت تابلۆکانەوە سێ تابلۆ لە بەڕەنگی زەیتی بەشداریم کردووە. ئەویان تەنها کاری کۆپین یان کاری فکرین. تابلۆیەکی کەش بەشداریم پێ کردووە ئەمەی پشتەوەیە ئەگەر دیار بێت بە قەڵەم کراوە بە قەڵەم ڕەساس کە کاری هەڵکاری پێ ئەڵێن. ئەم جۆرە پێشەنگایانە زۆر گرنگن و لە وڵاتێکدا ئاژین کە هیچ مقەدەساتێکیان نەهێشتووە، هیچ ئومێدێکیان نەهێشتووە. ئەمە چالاکیانە کە ئەکرێت لێرەیە ئومێدێکی بچووکیش بێ بە ئێمەیە بەخشێت. خۆم خۆشحاڵەزان هیوادارم گرنگی زیاتر بدرێت بەم جۆرە چالاکیان. ژن وەک فیگەرێکی سەرەکی بەشێکی زۆر لە کارە هونەریەکانی خانمان لەم نێوەندەدا دەردەکەوێت. جگە لە کێشە و پەیامەکانی ژنان، مێژووی ژنان و پێگەی ژنان لە ڕابردوودا هەمیشە لە پێشەنگاکانیاندا دیارە. ژمارەیەکی زۆر کچی بەهرەمەندمان هەیە و ئەتوانن توانەکانیان هەڵبقۆزنەوە بتوان توانەکانیان کە لەم لە فستیڤاڵ بێ لە پێشانگای بتوان بیخەنە بەرچاوی هاوڵاتیان. زیاتر دەلات لە ئافرەتەکات کە چیان کردووە پێشتر خەریکی چی بوون. ئێستا لە هەڵەبجە و هەورامان بە جۆرێک ژمارەی خانمانی هونەرمەند زیاد بووە، زۆرجار ڕێژەیان لە پێشەنگاکاندا زۆرینەیە. هەندێک جاریش خۆشیان لە بۆنە تایبەتەکانی خۆیاندا پێشانگاکانیان دەکەنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.